ئامار و ڕاوەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ڕاپەڕین بۆ ساڵی 2019 بەم شێوەیە بووە. ئەم ساڵ لە 2019 597 ڕووداوی ئاگرمان هەبووە بە مەزەندەی دارایی 796 ملیۆن و 937 هەزار دیناری حەراقی کە ڕووداوەکان جۆرا و جۆر بوون، وەکو 87 ڕووداوی شۆرتی کارەبامان هەبووە، 10 پێکدادانمان هەبووە، 329 ڕووداوی جۆرا و جۆری نەزاندراو هەبووە، 81 ڕووداوی ئەنقەستمان هەبووە، 31 ڕووداو هەڵچوونی غازمان هەبووە، 20 ڕووداو دەستی ئەنقەستی مناڵان بووە لەگەڵ هەندێک ڕووداوی تر. بەم شێوازە ڕووداوەکان دابەشکراوە. لە بنکەی بەرگری شارستانی ڕانیا 73 ڕووداومان هەبووە، بنکەی کێوەڕەش 57 ڕووداو، بنکەی قەڵاتزێ 73 ڕووداو، مەفرەزەی ڕاپەڕین لە قەڵاتزە 49 ڕووداو، بنکەی سەنگەسەر 44 ڕووداو و مەفرەزەی ژاراوە لە ژاراوە 39 ڕووداومان هەبووە، بنکەی چواقوڕنەوە 7 ڕووداو، بنکەی حاجاوە 78 ڕووداو، بنکەی سەرچاوە 69 ڕووداو، بنکەی سەرکەپکان 18 ڕووداو، کۆی گشتی ڕووداوەکان 597 ڕووداو بووە. گەر بەراورد بە ساڵی ڕابردوو بکەین 558 ڕووداومان هەبووە، 39 ڕووداو زیادی کردووە، بەڵام زیانی دارایی کەمی کردووە کە لە 2018 2 ملیار و 464 ملیۆن و 700 هەزار دیناری حەراقی بووە، نزیکەی 1 ملیار و 667 ملیۆن دینار کەمی کردووە. لە 2019 5 خنکاومان هەبووە، لە 2018 6 خنکاومان هەبووە. ڕزگارکردن تیمەکانی غەواز زیاتر لە 15 هاوڵاتیان ڕزگار کردووە لە مەلەکردن و لە بەڕێوەبەرایەتیمان 560 پشکنینمان کردووە، پشکنی جۆرا و جۆر کە 499 پشکنین گونجاو بووە، 61 پشکنین نەگونجاو بووە.